بەڵێ جەمال دیارە ناکۆکی لە نێوان هەردوو لایەنێک ئەگەرێکی ئاساییە کە ڕوو بدات بەڵام نەگاتە ئەوەی کە ببێ بە حاڵەتی کوشتن و بە تایبەت ینی شەڕی براکوژی کە کورد هەمیشە ئەوە ڕەت دەکاتەوە. ئێمە میوانێکمان هەیە بەڕێز بابعالی مهپەروەر کەسایەتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئۆسلۆوە لەگەڵمانە. بەڕێز بابعالی زۆر سپاسی ئامادەبوون تەکەین لەگەڵمان. دەمەوێت ینی ئەوە بڵێم کە تۆ یەکێکی لەو کەسانەی چەندین ساڵ بەر لە ئێستا لە دژی ناکۆکی و ڕژانی خوێنی کورد هەڵوێستت وەرگرت و لە کای سیاسی دوورکەوتیتەوە. ئێستا وەکو کەسایەتێکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان پێمان بڵێ کە چی بکرێت بۆ ئەوەی کە لەگەڵ بوونی هەر ناکۆکیەکدا بەڵام خوێنی کورد نەڕژێت. سڵامەیە بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. لە پێشایە من لە سوێدەم لە نەروێژنێ هەرها بەداخەوە هەر ڕۆژ خەبەری ناخۆشە بیسین لە جاتیەوە خەبەری یەکڕیزی و تەبایی لە ناو کوردستانە دەبیسین بەداخەوە خەبەری ناکۆکی و ململانەی سیاسی ناخۆش بەنظری من ئەو ململانەیە کە ئێستا لە کوردستانە هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە ئێمە هەمیشە بەرژەوەندی حیزبەکەمان لەسەر بەرژەوەندی نەتەوەیی فەرز کردووە. بەرژەوەندی نەتەوەییمان بدای بەرژەوەندی حیزبەکەمان کردووە. ئەوەیە ئەبینین کە بجاتیەوە کە حیزبەکە بخەینە خزمەتی بەرژەوەندی نەتەوەیی ئەبینین هەنگاوێک هەڵەگرین کە بە قازانجی دوژمنەکەمان و بە زەرەری بزوتنەوەی کوردەوە. یەکێ لەو ئەزمونە تاڵانە کە کورد بێتی شەڕی ناوخۆیی و شەڕی براکوژیە کە جگە لە قازانج بۆ دوژمنەکان نەک قازانجی نێ زەرێکی گەورەش لە بزوتنەوەی کوردە و تەنانەت لەو حیزبانەیش لەبەرگیری مەسەلەکەن. بەڵێ زۆر باشە. ئێمە دەبێ هەوڵ بدەین لە ئەزموونی ڕابردوو دەرس وەربگرین. بەڵێ تکراری نەکەینەوە بە ئەندازەی پێویست ئەزموونی تاڵمان هەیە لە بینی هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور و باکوور و هەموو لایەکە. بەڕێز بابعالی هەموو لایەنەکان ینی لە کاتی ئاسایی شەڕی براکوژی و خوێنڕشتنی کورد ڕەت دەکەنەوە، هەموو لایەک دەڵێن ئەمە هێڵی سوورە، بەڵام بۆچی بەردەوام دووبارە دەبێتەوە؟ بۆەوە ئێمە لە ڕاستیدا میساقێکی نەتەوەییمان نییە، نەهاتوین خەتێکی سوور دیاری بکەین بۆ ئاستی ململانەکانمان. ئەگەر بمانتوانێت لە هەر چوار پارچەی کوردستان میساقێکی نەتەوەیی ڕاستەقینەمان بووە، ئەوە زۆر باش بوو. دەمانێت لە ئاستی پارچەکانیشا بەداخەوە میساقی نەتەوەیەتیبە ئەو خەتە سوورەمان نییە کە تەجاوز نەکەین لەوە بە خاتری مەسلحەتی نەتەوەیی. کارەکەی ئەوەیە زیاتر. بەلێ خەتی سوور دەبێت چ بە برێز بابعالی؟ دەبێت خەتی سوور ئەوە بێ کە هەرچێک یانی کەم دوژمنەکەمان پێی خۆشە ئێمە لێ دوورکەین. یانی کەمی ئەوەی کە دوژمنەکە پێی خۆشە، ئەوە کە دوژمنەکە هەوڵی بۆ ئەدا. ئیستا من هیچ لایەنێک لەو لایەنانە کە بەداخەوە بەشی کۆمەڵات ئەوانشەوانێت تا دروست بووە، من هیچ لایەنێکە تاوانبار ناکەم خوانە خۆسە پێشین بە دەستکردی ڕژیم بووە، بەڵام هەماڵکردەکە و وەسیەتەکە خاک ناخات چه بمانێ و چه نەمانێ قازانجی ڕژیم تەواوە بێت، کە زەرەری خەڵک تەواوە بێت، دەمایونسی و ناومێدی خەڵک تەواوە بێت. بەڵێ بەڕێز بابعالی پێشنیاری بەڕێزت چییە؟ یاخود چی بکرێت بۆ ئەوەی لە هەر کاتێکدا لە هەر بەرزی و نزمیەک لە ناکۆکیەکان و پەیوەندی نێوان لایەنەکاندا
دەست بۆ چەک نەبرێت ینی هەموو لایەنەکان دەڵێن ئێمە کورتپەروەرین کورتپەروەری دەکەین بەڵام خوێنی یەکتر نەڕێژن. بەنظرە من باشترین ڕێگا ئەوەیە کە ئێمە بەڕاستی دیموکرات بین، باوەڕمان بە دیموکراسی بێت. لە دیموکراسیشە لە جیاتی شەڕ و ململانەی فیزیکی دیالۆگ هەیە، قسەکردن هەیە، مەجال هەیە کێشەکانمان لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگای وتوێژەوە وەختی ئەو مەجال و دەرەتانمان هەیە بۆ دەبێت دەست بۆ چاک ببێت. مەسەلەیەکی دیکەش ئەوەی بەداخەوە هەموو حیزبەکانی کوردستان چەکدارن، ئەو بوونی چەک لە دەستی پێشمەرگە و ئەندامانی و حیزبە ئەو بەرخوردانە سەریعترە کاتەوە، ئاسانترێکە لە جیاتەوە هێزەکانمان خەینە گەڕ بۆ مبارزە لەگەڵ دوژمن، بەداخەوەی خەینە گەڕ بۆ مبارزە لەگەڵ یەکتر. ئێمە لە جیاتیەوە خۆم بدەین پێوی جەماوەری خۆمان لەناو خەڵکا بە هێزەکەی گەرەکمانە بە حەزم و لابردنی تەرەفی بەرامبەرمان، ئەویش لە ڕێگەی چەکداریەوە سەروەری خۆمان بسەپینەوە کارێکی زۆر خراپ. برێز بابا عەلی نوها شەری براکوژی دلگرانی پەیدا دەکات لەگەڵ خەڵکی کوردستان نەبەس ڕۆژهەڵاتی کوردستانی لە هەر شار پارچەی کوردستانیشی بێهیوابوونەکە دروستەکە کو پارتیên کوردی و لە هەمبەری هەفتو چەک بەکاردێنن ڕیا دیالۆگێژی یعنی نادن پێش بچەک دخوازن پرسکرێکی خۆ چارەسەر بکەن. دوێ دەربارەیدا دێ پێشنیارێتە بۆ حزبێمەی سیاسی چی بە؟ پێشنیارم ئەوەیە بگەڕێنەوە بۆ دیموکراسی، بگەڕێنەوە بۆ دیالۆگ، چەک حرام بکەین لە بەرامبەر یەکترا بەکاری بێنی. چەک هیچ کێشەیەک حەل ناکە، هیچ مشکلێک چارەسەر ناکە جگەرە لەوە کە کێشەکان قوڵتر دەکاتەوە، برینەکان قوڵتر دەکاتەوە. بەری خوێنڕێژی کە کەوتە بێ ئەو کات برینەکان ساڵێش نابن، بە هیچ شێوەیەک دەبێت چەک هەڵگرتن لە بەرامبەر یەکتر حرام بکەین، ڕوو بکەینە دیالۆگ، ڕوو بکەینە قسەکردن لەگەڵ یەکتر، تێگەیشتن لەگەڵ یەکتر، احترامدانان بۆ تەرەفی مقابل، قبول بکەین کە ئەگەر کەسێ مەیاری ئێمەیە با قسەی لەگەڵ کرد، فەوری ئۆپۆزیسیۆنەکەمان نەکەین بە دوژمن، نارەکەمان نەکەین بە دوژمن. تەنها ڕێگا ئەوەیە بگەڕێنەوە بۆ دیموکراسیەکی ڕاستەقینە و بۆ ئەوەی بەرژەوەندی نەتەوەیی زاڵ بکەین بەسەر هەموو بەرژەوەندەکانی حیزبی و تاکە کەسی لەناو حیزبەکان. سپاس بۆتە برێز بابا عەلی مەیپەروەر کەسایەتی سیاسی یێ ڕۆژهەڵاتی کوردستانی ji ئۆسلۆی نۆروێجی لەگەڵمەوە. سپاسە.